منداڵی کە لە بەدەست ئێمەدایە بە تایبەت بۆ منداڵەکان و بۆ هەرزەکاران پێویستە زۆر وردبین لە بەکارهێنانیاندا. دایک و باوک پێویستە هۆشیاری تەواویان هەبێ و چاودێری تەواویان هەبێ لەسەر منداڵەکانن بە تایبەت ئەگەر لە خوار هەرزەکاریش بێ وەکو منداڵ با بڵێن سیر دەکرێتن ئەمەیان دەبێت سایکۆلۆژی ئەو منداڵە بخوێنینەوە کە منداڵ لاسایی کەرەوەیە نەک ئەوەی بە زیاتر لاسایی دەکاتەوە نەک بەژێر بکاتن. ئەو مۆبایلە نوگە دەرکاتنە بۆ منداڵە یانی تەسیرێکی زۆر بۆ منداڵە بۆ مەکتەب و بۆ مەدرسێ تەسیرێکی زۆر لەسەر لێکە زەرەرێکی زۆرە هەم بۆ مەکتەبێ هەم بۆ دەرس خوێندەوانەیە هەمژی بۆ چاوە هەمشکی بۆ بەدەنە ئینسانە بۆ مێشێکی تشتێکی خراپترین تشتە مەبایی بۆ منداڵە. بەڕاستی کاربردن تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروها بە تایبەتی مۆبایل و بەکارهێنانی مۆبایل یان هەر ئینتەرنێت کات زۆر دەبات یعنی کات لە بە تایبەتی قوتابیەکان کاتی زۆر دەبات و هەروەها ناتوانین شتی تر بکەین مەجال نابێتین یان بۆ شتی تر ناتوانین هەوڵی شتی تر بدەیت چونکە کات زۆر لێ دەباتن. زۆر وەخت لە تەڵەبە ئاکوژیتن و دوکەوتووە بێتون جار بەزارش نارم ئیسفادەی نییە وڵای زۆر زار ئیسفادەی هەیە و لە دوو شتێک دەگەڕێ معلوماتە دەگەڕێ بەس خۆم تەڵەبەمە ئێستا زۆر زار وەختم لێ ئاکوژیتن. بەڕای تۆڕە کۆمەڵایەتیەکاندا وەکو فەیسبوک و ئینستاگرام سناپچات ئەو شتانە کارێکی باش نییە بۆ منداڵە وەخت کوشتنە کە دەوێتن کاتی دەوێتن سەعاتێک دانرێتن نەک وەکو لە ئێوارەوە تاکو 12 شەو 1 شەو ئەو وەختانە.